ڕوبڕووبوونەوە لەگەڵ پرسە هەستیارەکان. بۆ چارەسەرکردنی هەندێک کێشەی دیاریکراو پێویستە لەسەر کردە ڕۆحیەکان لەگەڵ هەمووان لەناو کەنیسەی ناوخۆییدا لە پەیوەندیدا بن. کاتێک نامەکەی پۆلس بۆ فلیمۆن دەخوێنینەوە بۆمان دەردەکەوێت کە ئەم بنەمایە بە شێوەیەکی جوان لە نووسینەکەیدا جێبەجێ دەکات. زۆر هەستیارانە، بەڵام هەروەها زۆر گرنگی بە هەبوونی پەیوەندی لەگەڵ هەموو خەڵک دەدات. ئەوانەی پێویستیان بە تێگەیشتن بوو لەم کێشە هەستیارانە. ئەمە یەکێکە لەو نامانەی کە پۆلس لە زیندانەوە نووسیوێتی. پۆلس لە زیندانەوە ئەم نامانەی نووسیوە. نامە بۆ ئەفەسۆسیەکان ئاراستەی کلیسایە کراوە لە ئەفەسۆس، بەڵام زۆر جار پەیامەکە بۆ کلەساکانی دیکەی ئاسیا بڵاو کراوەتەوە. لە زینداندا بۆ فیلیپیەکانی نووسیوە، لە کاتی یەکەم زیندانیکردنیدا لە ڕۆما. بۆ کۆلسیەکانیش نووسیوە، پاشان بۆ فیلمینی نووسی. هەروەها دەبینین کە فلیمۆن لە کۆلۆسیدا دەژیە. تێدا دوو نامە هەیە کە پۆلس لەم 2 ساڵەدا بۆی نووسیوە. یەکێکیان بۆ کلیسا گەورەکەی کۆلۆسیە، هەروەها نامەیەکی تر کە ئاراستە کراوە بۆ کەسێکی دیاریکراوە لە کلیسای کۆلۆسی. بۆیە ئەمە سەرەتای نامەکەیە کە پیشانمان دەدات هەستیار بووە و زانستێکی باشی لەسەر مۆزوع بابەتە هەبووە. هەروەها پەیوەندێکی باشی لەگەڵ فلیمۆن و خێزانەکەیدا بووە. لە سڵاوکردنەکەدا ئەم قسانە دەخوێنینەوە بۆمان دەردەکەوێت. فلیمۆن لە ئاەتەکانی 1 تا 3 دەڵێت لە پۆلسەوە کە لە پێناوی ئەیسای مەسیح بند کراوە. با لە بیرمان بێت کە لە ماڵە تایبەتەکەیدا دەستەبەر کرابوو. هەروەها بۆ ماوەی 2 ساڵی تەواو لە ڕۆما بە کۆیلەیی گیرابوو. ئەمە یەکەم زیندانی ئەو بوو. ئەمە پێش ئەوەی ئازاد بکرێت و دووبارەش زیندانی بکرێتەوە. ئەم 2 ساڵەیە کە تێیدا ئەم 4 نامەی نووسیوە. لە پۆلسەوە کە لە پێناوی ئەیسای مەسیح بند کراوە، هەروەها لە تیمۆساوسی برامانەوە. ڕوونەکە تیمۆساوس لەوێ لەگەڵ پۆلس بووە و یارمەتی دەدا و هانی دەدا و خزمەتی دەکرد. دواتر ئەڵێت بۆ هاوکار و خۆشەویست فلیمۆن. ئەمە ژەومان پێ بۆ دەرەخات کە پۆلسی نێردرا و فلیمۆنی ناسیوە، هەروەها تیمۆساوسیش فلیمۆنی ناسیوە. دوایەوە دەڵێت خوشکە ئەپیفیەی خۆشەویست. هەندێک دەڵێن ئەپیفیا ژنی فلیمۆن بووە. لە ڕێی نامەکەەوە ئەم بابەتە دەدۆزینەوە کە ئەگەر وایە هاوسەرەکەی بووبێت. دوایەوە دەڵێت پەرخیۆس کە سەربازە لەگەڵمان. هەندێک پێیان وایە ئەمە کوڕی فلیمۆن بووە. ئێمە ناتوانین ئەم بابەتانە بسەلمێنین، ئەمانە هەموو ئەگەرێکن. دوایەوە دەڵێت هەروەها بۆ ئەو کلیسایی کە لە ماڵەکەیاندا کۆیان کردوتەوە. مەبەست ئەوەیە فلیمۆن لە ماڵەکەی خۆیدا باوەڕدارانی کۆ دەکردەوە. ڕەنگە یەکێک بوو بێت لەو ماڵانەی کە لە کۆلۆسی باوەڕداران تێدا کۆبوو دەبوونەوە. کلیسای ناوماڵان وەک لە ئۆرشەلیم و ئەفەسۆس هەبوون. کۆلۆسی لەو سەردەمەدا شارێکی زۆر گەورە بووە. لەوانەیە لەو سەردەمەدا ژمارەی باوەڕدارانیش زۆر بوو بێتن. بۆیە سڵاویان بۆ دەنێرێت و دەڵێت با نێمەت و ئاشتی لە خودای باوکمان و ئیسای مەسیحی خاوەنشکۆوە لەگەڵتان بێت. پۆلس سەردانی ئەم کلیسایی نەکرد بوو، بەڵام فلیمۆنی دەناسی. باشە چۆ فلیمۆنی ناسیوە کە پێشتر سەردانی ئەم کلیسایی نەکرد بێت؟ بۆ چوونێکی زۆر معقول هەیە کە دەڵێ ئەگەرەوە پۆلس بوو بێت کە لە ئەفەسۆس فلیمۆن و هاوسەرەکەی بەرەو مەسیح بردبێت، هۆکارەکەی پشت ئەم بۆچوونە ئەوەیە کە خەڵکی هەموو وڵاتانی ئاسیا لە کۆلۆسی کە شارێک بووە لە ئاسیا دەچوونە ئەفەسۆس کە شارێکی زۆر گەورە بووە. ئەم نەخشەیە نیشانی دەدات کە مەودای نێوان کۆلۆسی و ئەفەسۆس نزیکەی 200 کیلومتر بوو. ئەم نەخشەیە دەتوانین لەم نەخشەوە دەتوانین کلیساکانی تری ئاسیا ببینین، وەک سمیرنا، پەرگامۆس، سیاسیرا، ساردیس، فیلادلفیا و لاودیکیا. ئەمانەوە کلیساکانی ئاسیا لە کتێبی ئاشکراکردندا باسییان کراوە، بەڵام کۆلۆسیش یەکێک بوو لە کلیساکانی ئاسیا. لەوانەیە فلیمۆن و هاوسەرەکەی و ڕەنگە بنەماڵەکەشی بە هەمان شێوە بە شێوەیەکی بەرنامەدار چوو بێتنە ئەفەسۆس. ئەمەش هەموو کلیساکانی ئاسیای دەگرتەوە. ئەوان بۆ دەچوونە ئەفەسۆس؟ بۆ کڕین لە بازارەکانی ئەوێ، چونکە شارێکی زۆر گەورە بوو. خەڵق بۆ کات بەسەربردن دەچوونە ئەوێ، هەروەها بۆ پەرستن لە پەرستگای خوداوەندە، بە مەبەستی گۆڕێنی کەشوهەوا و سەردانی هاوڕێیان و هاوینە هەوار و حەمامەکان و هەموو شتانە. ئەگەرێکەیە کە دەتوانرێت بسەلمێنرێت، ئەمە تێۆریەکە. لە یەکێ لە گەشتەکانیاندا گویان لە پیاوێک بۆ بە ناوی پۆلس بۆ ماوەی 2 ساڵ هەموو ڕۆژێک لە قوتابخانەی تیرانۆس وانی کتۆتەوە. ئەمە لە کتێبی کرداردا سەبارەت بە خزمەتکردنی ڕۆژانەی پۆلس لەم قوتابخانەیەدا نووسراوە. بۆ ماوەی 2 ساڵ لەسەر ئەمە بەردەوام بووە، هەتا وای لێهات هەموو ئەوانەی لە ئاسیادا دانیشت بوون جوولەکە و یونانی پەیامی مەسیحی خاوەنشکۆیان بیست. ئەگەری ئەوە هەیە فلیمۆن و خێزانەکەی لەم شوێنەدا
قسەی پەروەردگاریان بیست بێت و ئیسای مەسیحیان قبول کرد بێت. لە هەردووخێکدا کتێبەکە بۆمان ڕوون دەکاتەوەکە پەیوەندێکی زۆر بەهێز لە نێوانیاندا هەبووە. ئەمە لە نوێژە ئاتایبەتیەکانی پۆلستا دەبینین، لە قسەکانی دوایی سڵاوەکانیدا لە پێشەکی نامەکەیدا کە دەڵێت هەمیشە سپاسی خوددا دەکەم کاتێک لە نوێژەکانمدا ناوی ئێوە دەهێنم. ئەمە پەیوەندێکی بەهێزە. فلیمۆنی دەناسی، هەرگیز نەچۆتە کۆلۆسی، بەڵام ئەم پیاوە و خێزانەکەی دایان ناسی، چونکە باوەڕی تۆ بە یەشوای مەسیحی خاوەنشکۆ و خۆشەویستی تۆم بۆ هەموو گەلی پیرۆزی خۆی بیستووە. پێی دەڵێت دڵخۆشم کە تۆ لە مەسیحدا گەشە دەکەیت و خزمەت بە خەڵک دەکەیت. نوێژ دەکەم کە باوەڕی هاوبەشمان کاریگەر بێت لە زانینی هەموو چاکەیەک کە لە پێناوی مەسیحدا بەشداری دەکەین. ئەمە لێدوانێکی زۆر وردە، بەڵام بەمانە شتێکدا دەدۆزینەوە کە بە فلیمۆن دەڵێت لەسەر شکۆمەندیکردنی مەسیح بە شێوەیە کە فلیمۆن چاوەڕی نەدەکرد. دوایەوە دەڵێت ئەی برا، بەهۆی خۆشەویستی زۆرەوە شاد بووم و هاندرام لەبەرەوەی بەهۆی تۆوە دڵی گەلی پیرۆزی خوددا گەشایەوە. لە نامەی دوای ئەوە پۆلس دۆخەکەی بۆ شتێک ئامادە دەکرد کە دوایەوە لە نامەکەدا داوای لێ دەکات، بەڵام پێشەوە داواکە ببینین با لە پێشخانەکەی تێبگەین. دوایەوەی فلیمۆن و ماڵەکەی بەپێی کللتوری ئەو سەردەما کۆیلەکانیش دوایەوە زۆرێکیان باوەڕیان هێنا بە کۆیلەکانیشەوە. یەکێک لەو کۆیلانە کە ناوی ئۆنیسمۆس بوو، ئۆنیسمۆس پەیامی ئینجیلی ڕەت کردەوە. ئەوە شتێکی نائاسایی بوو، چونکە هەمیشە کۆیلەکان شوێنی ئەوە دەکەوتن کە گەورەکانیان پێیان بڵێن، بەڵام ئۆنیسمۆس ئەو کاری نەدەکرد. بە ئەگەری زۆرەوە پارەی دزی بوو. ئەو ئازادیە نوێیەی خۆستەوە و چێژی لێ وەرگرت. پارەی دزی و هەڵات و چوو بۆ ڕۆما کە چەندین مایل لەوێ دوورتر بوو. بە ڕێخستنی پەروەردگارمان چاوی بە پۆلسی نێردراو کەوت کە لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر بوو، پۆلسی نێردراوی خوددا بەرەو مەسیحی برد. ئێستاش پۆلس نامەیەک بۆ فلیمۆن دەنووسێت و داواکاریی تایبەت و زۆر هەستیاری تێدایە. ئەم داواکاریە لە ئاەتەکانی 15 و 16دا دەبینینەوە کە دەڵێت لەوانەیە لەبەر ئەمە بوو بێت و ماوەیەک لێ دوور کەوتۆتەوە، پاشان ئۆنسیمۆسدا پاسی ئۆنسیمۆس دەکات تاکو بۆ هەتایە بگەڕێتەوە لات، جا لە ئەمڕۆ بەدواوە کۆیلە نییە بەڵکو لە کۆیلە باشترە، برایەکی باوەڕداری خۆشەویستە. بەمانایەکی تر پۆلیس ڕێبەری ئەم پیاوە بەرەولای مەسیح کرد. پاشان پۆلس سەبارەت بە ئۆنسیمۆس دەڵێت ئاخۆ چەند زیاتر دەبێت بۆ تۆ کە بە لەش وەک مرۆڤ و بە یەکبوون لەگەڵ مەسیحدا وەک برا هاوبەش بن. خەیاڵی ئەو شۆکە بکەین کە فلیمۆن تێیدا دەژیت. کێشەیەکە بوو، پۆلس ئاگاداری ئەم کێشەیە بۆەوە. ئەگەر فلیمۆن پێشوازی لە گەڕانەوەی ئۆنسیمۆس کردبێت بەپێی ئەوەی سزای بەسەر دابسەپێنێت، دۆخی کۆیلایەکردنی ئەو لە ماڵەکەی خۆیدا چۆنە بوو؟ کێشەیەکی ڕاستەقینەیە ئەمە. هەروەها پرسیارێکی تر، دۆخی کۆیلەیەکی تر لە کەنیسەی کۆلۆسی چۆن دەبێت؟ هەروەها پرسیارێک، ئەمە چه کاریگەریەکی لەسەر کۆمەلگایەکی گەورەی بتپەرست هەیە لەگەڵ ئەگەری چەوسانەوەی بەهۆی ئەم بابەتەوە؟ پۆلس ئاگاداری هەموو ئەو کێشانە بوو. دەبینین کە نامەکەی هەموو ئەو زانیاریانەی تێدایە کاتێک خوێندنەوەی تەواو دەکەین. لێرەدا دەبینین مەبەست لە نووسینی ئەم نامەیە داواکاریکی زۆر هەستیار بوو. ئەمەش یارمەتیمان دەدات لەوە تێبگەین کە کاتێک پۆلس ئەم سڵاوەی لە سەرەتاوە نووسیوە بۆچی قسەکەی لە هەموو کلیسادا دەکرد، نەک تەنیا کلیسای ناوماڵەکەی، بەڵکو هەموو کلیساکە، چونکە بابەتەکە هەستیارە. هەروەها ئەمەش بۆ ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە بۆچی نامەکە ئاراستەی ئەپیفی کراوە کە ڕەنگە هاوسەری فلیمۆن بوو بێت، چونکە ئەگەر ئەو کچە ئاگاداری ئەو دۆخە نەبوایە، فلیمۆن ڕوبەڕووی کێشەیەکی گەورە دەبووەوە، چونکە زۆرێک لە ژنان لە پەیمانی نوێدا ئەگەری کۆیلەییان هەبووە. ژن ئەو کەسە بوو کە سەرپەرشتی هەموو کۆیلەکانی دەکرد. کاردانەوەی چی دەبێت؟ چونکە ئۆنسیمۆس پارەی دزیوە و ڕای کردو و خیانەتی لێ کردو. سرودی لە ئازادی خۆی، سوودی لە ئازادی خۆی وەرگرتووە. هەروەها پێویستە جارێکی تر بگەڕێتەوە. پێویستە ئەپەفیە ئەمە بزانێت. هەر بۆیە پۆلس لە نامەکەیدا وشەکانی ئاراستی ئەویش کردووە، کەواتە بەڕاستی ئەمە ئەرخیپۆسە کوڕی بووە. هەر لەبەر ئەمە لە نامەکەدا وشەکانی ئاراستی ئەویش کردووە. ئەمەش یارمەتیمان دەدات بۆ ئەوەی لەوە تێبگەین کە پۆلس دەیکرد. لێرەدا پرسیارێکی گەورە هەبوو لە پەیوەندیکردندا، چونکە مامەڵەیەکی لەگەڵ بازرگانێکی زۆر دیاری شاری کۆلۆسیدا دەکرد کە لێسا لە ماڵەکەیدا کۆ دەبووە و کۆیلەیەکی هەیە. هەروەها هەموو خەڵک دەزانن کە خەیانەتی لێکراوە و هەڵاتووە. هەروەها هیچیان نەیانەزانی دەربارەی ئەو بابەتە لایەکی دیکەوە. هەر بۆیە ئەو دۆخەی کە پۆلس مامەڵەی لەگەڵدا دەکرد زۆر هەستیار بوو. لە ڕێگای باقی پەیامەکەەوە دەبینین کە ئەمە چۆن یارمەتیمان دەدات بۆ ئەوەی لەوە تێبگەین
کە بۆچی پۆلیس بەو شێوەیە هەستیارانە مامەڵەی لەگەڵ ئەم دۆخەدا کردووە. با پرسیارەکەی ئەمڕۆمان بۆ تێفکرین و جێبەجێکردن ببینین. ئەو کێشەکەسیانەی ئەمڕۆ چین کە دەکرێت پێوەستیان بێت ئێمە لە کۆمەلگایەکی گەورەی باوەڕدارانە چارەسەریان بکەین. چ کێشەیەکمانە بێت تا بە شێوەی تاکەکەسی مامەڵەی لەگەڵدا بکەین و لەم ئاستی پەیوەندیکردنەدا چارەسەر بکرێت. با بچینە ئەو بەشەی کە ئەیسا فەرموویەتی ئەگەر خۆشێک یان براکەت خراپەی لەگەڵ کردیت بڕۆ بە تەنیا لە نێوان خۆت و خۆیدا گلەیی لێ بکە. ئەگەر گلەیی لێ کردیت گوێی لێگرتیت یان دوو کەس لەگەڵ خۆت ببە، ئەگەر بە گوێی نەکردی بە کلیسا بڵێ. هەروەها پێویستە بزانین کە وشەی کلیسا بەکار هاتووە بە کەنیسا کە لە کەنیسەوە وەرگیراوەتەوە. ئاماژە بە هەر فرەیەک ئەکات و هەر جۆرە کۆبوونەوەیەک ئەکات لە نێوان باوەڕداراندا. بە ئەگەری زۆرەوە لێرەدا ئاماژەی بە گروپی پیران دەکرد، نەک هەموو کلیساکە، بەڵکو بە ئەنجومەنی پیران و سەنحەدرێنی جوولەکە کە لە 79 پیاو پێ کاتبوون. ئەوان سەرپەرشتی هەموو کاروباری ئیسرائیلیانەکرد لە ئۆرشەلیم کە بنکەیان هەبوو. پێیان دەگوترا کۆمەڵا یان ئەکلیسیاس کە بەم ناوە بانگیان دەکرا لە ئەفەسۆسدا. ئەو مەجلیسی بتپەرستانەی کە بەهۆی ئەو ئاژاوە گەورەی لە ڕوودابووکۆ بوونەوە ناوی ئەکلیسیاسیان یان سیۆدیان پێهێنابوو. هەر بۆیە دەبێت زۆر ئاگادار بین کە چۆن وشەی کلیسا بەکار دەهێنین. کاتێک پۆلیس وتی کە بابەتەکە بۆ کلیسا بەرز بکەنەوە بە ئەگەری زۆرەوە مەبەستی کۆمەڵەکە بووە، کۆمەڵی سەرکردە ڕۆحیەکان. وەڵامێک بۆ ئەم پرسیارە ئەمەیە: هەر کێشەیە کە کاریگەری لەسەر هەموو خەڵکی کلیسا هەبێت، پێویستە هەموو خەڵکی کلیسا بە شێوەیەکی هەستیار بەم بابەتە بزانن لەم دۆخەدا. بەڵام پۆلیس هیچ بەدیلێکی نەبوو جگە لەوەی کە لە کۆتاییدا قسە لەگەڵ هەموو کلیساکە بکات. لە فیلمۆنەوە دەستی پێکرد و بەڵام لە کۆتاییدا بابەتەکە کاریگەری لەسەر هەموو کلیساکە هەبوو، بەهۆی کارگەلێکەوە کە کولتوریەکان لە بابەتی کولتوریەوە پەیوەست بوو بە بابەتی کۆیلایەتی. هەر بۆیە دەبوو بابەتەکە لەسەر ئاستی هەموو کۆمەلگادا باس بکرێت. بەڵام زۆربەی ئەو کێشانەی ئەمڕۆ ڕوبەڕوویان دەبینەوە مەرج نییە بۆ هەموو کۆمەلگا باس بکرێتەوە، بەڵکو پێویستە لەسەر ئاستی کەسی وەری بگرین بە شێوەیە کە پارێزراوی تێدا هەبێت. زۆر کلیسا هەن کە ڕوبەڕووی سەختی دەبنەوە چونکە ئەم بابەتە بە هەڵا لێک دەدەنەوە. بۆیە وەڵامی پرسیارەکە ئەوەیە: دەتوانرێت زۆربەی کێشەکان لەسەر ئاستی کەسیدا چارەسەر بکرێن، یان لەسەر ئاستی گروپی بچووکدا، یان لەسەر ئاستی پیراندا؟ بێگومان ئەگەر ئابڕووچوون یان کێشەیەکی گەورە لا ناواندا هەبێت لەسەر ئاستی هەموو کلیسا یان هەموو کۆمەلگا مامەڵەی لەگەڵدا نابێ بکرێت. هەر بۆیە ئەمە یەکەم بنەمایە کە لە نامەکەیدا پۆلیس بۆ فلیمۆن باسی دەکات. بۆ چارەسەرکردنی هەندێک کێشەی دیاریکراو پێویستە لە سەرکردە ڕۆحیەکان لەگەڵ هەموو ئەواندا ئامادە ببنەوە و لە ناوخۆتاندا پەیوەندی بەیەکەوە بکەن.